باوجارە قسە بکەین لەسەر ڕاتبی ئەندام پەرلەمانی کوردی و عراقی و ئەمریکی. ئەوەی کوردی خۆمان 8 ملیۆنی وەردەگری 3 حیمایشی هەیە ئەگەر زیاتر نەبی 1 ملیۆنەگە و 11 ملیۆن. ئەوەی عراقێکە بە پێی قسەی مەسعود حەیدەری بیتن ئەندام پەرلەمانی پێشووی عراق بە هەمووی 39 ملیۆن دیناری وەردەگری ئەگە بیکەینە دۆلار دەکات 206 وەرەقە لە یەک مانجی. نوێنەران و پیرانی ئێرە لە کۆنگرێس 174,000 دلاری وەردەگری ساڵێ ئەگە تاکسی لێ وەگریتن زەریبە 106 دەمینێتەوە لە بۆی کە دەکا 16 دەفتەر لە یەک ساڵی نەیەک لە یەک مانجی لە یەک ساڵی یعنی مانجێ دەکا 130 وەرەخە تقریبان. ئەوەی عراقی 206 وەرەخە یعنی ڕێک دەبڵ دەکا ئەمریکەکەی نیوەی وەردەگری عراقیەکە دەبڵی وەردەگری. ماشەڵڵا لێوێندام پەرلەمانەکە پەرلەمانی عراقی ماشەڵڵا زیرەکترن و کەفاەن زیاترە و لەوەی ئەنی ئێرە. ئەوەی ئێرە کە بایدن تا پێش وێ بتە سەرۆک و جێگری سەرۆک هەر ئەنجومەنی نوێنەرا ئەوە بوو پیران بوو لە 24 ساڵیەوە کابرایە لە ناو سیاسەتە. طبعاً زایدەن لێرە تەقاعودیشیان نییە برێ وڵات تەقاعود دەبی نیوێ پارەکەی وەردەگریتن مەسرەفی لەسەر خۆیتی بینێ دەستت بشۆ و ئەو پارە جوانە لە عێراق و بە هەدەر دەدرێ. هیوادارم بڵاویکەنەوە ڤیدیۆەکە با خەڵک زیاتر ببینی. مەمنونتانم، زۆر سپاس.